ئەم سیڕامە توانێت گولەی تۆپیش بگرێتەوە لەگەڵ هاوانە. حەزەکەم باسێکی سیستەمی سیرام بکەین. پێشتریش باسمان کردو، بەڵام لە درێژەی ئەم شەڕەدا، ڕۆژەکانی ئەم شەڕەدا بەڕاستی لێهاتووی خۆی سەلمان سیرام، یعنی ئەو درۆن و موشەکانی بەتایبەت بۆ هەرێمی کوردستان و هەولێری پایتەخت دەنێردرێت، یەکسەر دەخرێتە خوارەوە و هیچ ئەوەیەکی ناکە. بە وردی ئەم سیستەمە بووە بەهێزە بۆ درۆن و ئەو موشەکە ناوەندیانەکە دەگیرێتە ئەم ناوچەیە. سیرام خۆی چەکێکی کۆنە، یعنی لە ئەمریکا، بەڵام تەطویرکردنی و پێشخستنی لە 2004 دەستی پێکرد. ئەم چەکە لە عێراق بەشدار بووە، لە ئەفغانستانە، هەتاکو دانەیەکی لە کابڵ سوتا لەوێنانە لە ئەفغانستان لە کاتی کشانەوەی سوپای ئەمریکا. سیرام کاونتەر-ڕام ئەم چەکە لەلایەن کۆمپانیای ڕایفیۆنەوەی ئەمریکیەوە دروست دەکرێتن کە موشەکی پاتریۆتیش دروستەکە لەلای ئەوانەوە. توانای ئەوەی هەیە ئەمە بڵین 4500 فیشەک بتەقێنێ لە دەقەیەکە. فیشەکەکانیشی حارق خارق ئەتەقێتەوە لە ئاسمان، تەسیری زۆرە، بەمەدای 3500 مەترە بێتن. 6 لولەی پێوەیە، ئەمە سەبەتانە 6 لولەی پێوەیە. ئەو لولانەش لە جۆری M61، ینی لولەی سەبەتانەی M61 ئەمریکیە، خۆی پێوترێتن کاتلینگ. ئەمە لە تاکو لە ناو دەریا لەسەر مودەمێرە و فرقاڵتەش هەیە کە پێوترێت ڤاڵانکس لەوێنانە یان گۆڵکیپەر کە بەکاردێتن. توانای ئەمە چییە؟ ئەم سیڕامە یەک ڕادارێکی زۆر متەتەوری پێوەیە، زۆر پێشکەوتووە، جگەلەوە ئەجیزەی استشعار زۆر سەیرە، یعنی خەوارزمیاتێکی زۆر معقەدی تایە کە لی تێناگەین. جگەلەوە حەساسەکان. توانای ئەمە بەس ئەوە نییە موسەیەراتت بۆ بگرێتەوە سیڕام، توانای ئەوەی هەیە فڕۆکەی جەنگیش لە نزمی بفرێ، ئەتوانێت لێ بداتن، بەڵێ لە دووری 3 کیلۆمەتر و نیوە ئەتوانێت لێ بداتن، لە فڕۆکە بداتن، لە موسەیەرات بداتن، لە موشەکیش بداتن. بەڵام ئەوەی سەیرە بۆ ئاگاداریت ئەوەی کە هاوڵاتی ئەر نازانێ، ئەم سیڕاما توانێت گولەی تۆپیش بگرێتەوە لەگەڵ هاوانە. هاوانیشی بۆ تێگری بەرگری لەوان چەکە. سیڕام ئەم سیفەتەشی هەیە، ئەگەر نازانی ئەمەشی هەیە، جگە لە موسێرەوانە نەخێر. گولەی تۆپ مەدفەعیە، گولەی هاوان ئەتوانێت بیگرێتەوە و لێیدا لە ئاسمانە. و توانای ئەوەشی هەیە کە بزانێ ئەمە لە چۆوە هات، ئەم موسێرەیە یان ئەم تۆپە لە چۆوە هات، تەحدیدی شوێنەکەیەکە و ئەشزانێ ئەگەر بۆ خۆیان ڕوایان بۆ شوێنێترە ڕواتن، ئەی خێنێتەوە مەسارەکەی، بۆیەوێ لێ بدا و نەشیەوێ لێی ناداتن، مەسەلەن ڕەتە بێتن لێوەی وەشزانێ لە چۆ شەکەوێتە خوارەوە. یعنی ئەزیە و تایبەتی لەبان سیارەیە کە خۆی داهاندرێتن، سیارەکە تقریبەن لەگەڵ مەحەتەکەی و ئەجیزێ و ئەوانەی بە قورسی تقریبەن 35 تەنە. ئەمە سیڕام لە کۆمپانیای ڕایفیۆمی ئەمریکیەوە، چەکێکی زۆر فعالە تەمان.